بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێ عزیزانم، من کارزان مەحمودم. ئەمڕۆ دوانگەی خەڵکتان پێشکەش دەکەم. خۆشحاڵم لە ئاڵخەیەکی نوێ لە بری هاوکاری خۆشەویستم کاک مەحمود کەرکووکی ئەمڕۆ من لە خزمەت ئێوەدا دەبم بۆەوەی کە پەیام کە هەمیشە منبەرێک بووە بۆ ئەو قسانێکی ئێوە دەتانەوێت لە ڕێگەی شاشەی پەیامەوە بیگێنن. تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک پێشنیارت چییە لە ساڵیادی نوێی کەناڵی ئاسمانی پەیام بۆ کەناڵەکە؟ کەناڵی ئاسمانی پەیام 13 ساڵی تەمەنی تێپەڕان ئەمڕۆ پێی ناوەتە ناو ساڵی 14مینی پەخشیەوە. لە ساڵەکانی ڕابردوودا پەیام پێی وابووە کە کەناڵێکی خەڵک بووە، بە ویست و ئارەزووی خەڵک کاری کردووە. ئەوەی کە کۆمەڵگەی کوردەواری ئێمە لە کولتور، لە ئاین، لە بواری سیاست، لە فەرهەنگ، لە زانست، لە هەر بوارێک لە بوارەکاندا کە کەناڵی ئاسمانی پەیام تیایدا ئیشی کردووە خواستی خەڵک بووە. بۆیە هەر ئەوە شوای کردووە کە لە ماوەکانی ڕابردوودا کەناڵی ئاسمانی پەیام ڕنگدانەوەی واقعی کۆمەڵگەی کوردی بێت تا ڕادێکی یەکجار باش. ئەمە ئەوتۆرەمان لە سۆشیال میدیا داناوە، کۆمەڵێک لە خۆشەویستان لەوانەی کە متابعی پەیام دەکەن سەرنج و تێبینیان خسۆتە ڕوو لەسەر کۆی کاری کەناڵی ئاسمانی پەیام بەگشتی وە تۆڕی میدیای کۆمەڵ. لەسەر ئەم پرسیارە هەندێک لە بینەرانی خۆشەویست تێبینیان دەربڕیوە. ئێمە لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی پەیامەوە دەردەکەون چاوەڕێی تەلەفۆنەکانی ئێوەین بۆەوەی کە سەرنجی ئێوە ڕاستە و خۆ وەربگرین کە ئایا پەیام لە کاری داهاتوویدا، لە ساڵی نوێیدا، لە 14مین ساڵی دامەزراندنیدا کار لەسەر چی بکات بۆی کە تۆ کەناڵی پەیام و شاشەی پەیام لە ماڵەکەی خۆتدا بە کەناڵی خۆت بزانیت. ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە. کەوسەر عالی دەڵێت دەستان خۆش بێت بە هیوای بەرەو پێشچوونی باشتر. نێرگس حسێن دەڵێت هیوادارم لە ئایندەدا و جۆرە درامانەیان بۆ زیاد بکرێت کە لەگەڵ کولتوری کوردەواریدا دەگونجێت. ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە زۆر جار کە باس لە فۆرم واستایی نوێی کەناڵی ئاسمانی پەیام دەکرێت هاوڵەتیان ئاماژەی پێدەکەن، بەڵام لە ئێستادا کەناڵی ئاسمانی پەیام بووە بە کەناڵێکی خەبەری. بەڵا هاوکارانم کێم لەگەڵا؟ مام جەوهەر لە کۆیەوە، لە کۆی خۆشەویستەوە. مام جەوهەر سڵاو لێبێت. سڵاو لە جەنابێت مام جەوهەر، فەرموو. دەڵێم ئەیامێکە خەتاباری کوردین بۆ یەک هەر زۆردارین شێوەی دوژمن دڕک و داڵین بۆیە گەیشتین بۆ ڕۆژە کوردە بۆیە. وەڵاگە هاوکارانم تۆزێک سەوتی ژوورەوە زیاد بکەن بۆی گوێم لە مام جەوهەر بێت لەوتە بە نرخەکانی. بناحە کوردستان خاکمانە کوردی خاک بێ کوردی خاک بێ ئەوها دوالە. وەڵا هیچ کات نەبوون دنیادا جێکە دنیا ڕاپەڕی دابەستان بکەن بۆ کردانە ئاژاوە کورد کەوتە ئەم قوڕاوە بە هەزاران شکوزا ژنیش بێوە ژن ماوە ڕاپەڕین لە کوردستان بۆ نەمانی دژمنان تا کورد بە خۆشی بژی تا نەمێنێت خوێن نژی بۆی زانیگە ڕاپەڕی دڵخۆش دەرناپەڕی هەڵسن کۆچکە بۆ وڵاتان وەکو دێوانە دووربن لە خاچان لە خاچێکی بچکۆلا لە خاچ کوردێکی خۆمانە دژمن لە چادەورەمانە ناوخۆشمان دژمن خانە دەبێت چێ چارەمان بکە لە دژمن ڕزگارمان بکە خۆی احتیبارمان نەماوە لەبەرە هەموو ئاژاوە ئەم جارە دژمن بێتەوە کورد و مەرگ دەچێتەوە دنیا هەناما بۆ نادات خودات ڕحمان پێ ناکات کانیا و درخت و چیا نێژی کوردیش دەدەڵیا پێتان دەڵێن بە دیازێ هەستە بڕە نێنەوە لە کوردستان دوورکەونەوە ئێوە دژمنی خاک و کورد هەستن زوو بڕۆن دەستبر قوتابخانەتان درۆیە بۆ کورسی ئەمڕۆ ڕۆیە گەدەتانەوێ کورد بژی با نەمێنێت خوێن نژی هەستە وەرە ڕێکەون تا بەسەر دژمن کەون با کورد یەکتر بگرێتەوە دژمن بۆ خۆێتەوە حکمڕانی دموکراتیت بۆ ملت بێ بە عەدالەت نەک بۆ هەندێک وەک بە هەز بێ بۆ هەندێکی جەهەندەم بێ ئەودا مافی مرۆڤ دەبێتن کورد لە عەزاب دەدەچێتن تا مێژی کورد پێتان بڵێ بژین سەرکردەکان بڵێ ئێوە بتمانەی ملتن بەرامبەر دژمن عیلەتن داهاتوو کۆڕۆناک دەبێ هەر دژمنە و ڕسوا دەبێ نەکرا پێکەوە وڵات ڕەگیکەن بەم زێرە ڕەسەس ئاوەدانی کەن تینی هەزاریش بەخۆشی بژی تاکەی ڕۆژانە هەڵمژی دەتنە وڵاتان خۆ هەڵدەچێسن ناتان خەمیش دەرگە دەرچێسن گوایە هەمانە هەر تاک بە دۆلار لە سابانی کورد ساڵی 500 ئەی کوا لەکوێ
حەقی ئەم کوردە تاکەی خیانەت بەسە ئەم غەدرە بریا هەر نەبا ئەم زێرە ڕەشە کوردیش نەدەبوو بەم هەموو بەشە زۆر زۆر دەماگۆ کوردی مەغدووری کوردی زۆر دەماگۆ کوردی مەغدووری گەلێک باسە بوو لەوەی دەبینی مام جەوهەر سڵاوی خوارد لێبێ مام جەوهەر سووری بێخێ و یاتر شەرۆکە مام جەوهەر دەستت خۆش بێ هاوکارانم ئاماژە بۆ دەکەن خۆشەویستانی دیکە زۆر لەسەر خەتن بریا نەبا ئەو نەوتەڕەشە بۆ ئەوەی ئاوا کورد دابەش نەبووایە نازانم بزە بە دۆک و خۆی منەوتەوە دەستت خۆش بێ بەوە پەیوە جوانانەت لە ساڵیادی کەناڵی ئاسمانی پێیاندا لە ماوەی نیو دەقەدا پێم بڵێ کەناڵی ئاسمانی پێیان چۆن هەڵدەسەنگێنی ئەمە تەوەری سەرەکیمانە سوپاس دەکەم بەڵا هاوکارانم دەڵێن پەیوەندەکەی مام جەوهەر داخرایەوە بەداخەوە باوکی ئەمیر لە چەمچەماڵەوە بوو بورە دەمێکە لەسەر هێڵ هێشتمانیتەوە فەرموو السلام عليكم. عليك السلام ورحمة الله. پیرۆزبایی کەناڵی ئاسمانی پێم لە پێشکی لە خۆمانەکە اینجا لە ئێوەدا لە خەڵکی دیکەش بکەم کەناڵە بەڕاستی هەرچی شێوەیە بێ ئێمە بە کەناڵی خۆمان ێزانین دیارە ئەگەر بێت ئەم کەناڵە هەتاوەکو هەیە ڕەنگە ڕەخنە و تێبینی هەبێ بەڵام کەنەبێ ئەو کاتە خەڵکە زانێکەوە چی لە قوستانیەک ڕووی داوە جا بۆیە لێرەوە بەڕاستی ئێمە تەوەن دەستخۆشیەکەین بە هەمووتان هیوادارین کەەوە کاری جوانتو باشتر بکەن بەڵام ئەوەی کە من ئەو تێبینی بۆتان هەیە ئەوەی کە زیاتر تا بدن بە شەرعەوە چکە زۆر زۆر ئەساسە ئەوەی کە ئینسان ئێمە تەلەڤیزیۆنێکی ئیسلامی هەبێت زۆر ڕچاوی ئەوە بکات بۆیە پێویستەکات خۆتان بە خۆتان هاشارەزان بەڵام لەو کاتانەی کات تێبینیمان بەسەرەوە کە کاتێک کەسێک دێنن جلو بەرگەکانی نەشیاون هەڵ بدەن بە شێوازێک پیشاندن جار وایە ینی شێوازێک بۆ پیشاندن بەڕاستی جێگەی سرنجە ینی ئەکرێت کۆمەڵ خەڵکانێک تۆ دێت دوورتر پیشاندن ئەمە نزیک دیار نەبێت سینە و مەوشی بە دەرەوە بێ ئەکرێت بۆ نەقاس و قولی ڕووتە ئەمانە یان شتێ مێدیەکەنە بەردەمیان و کەسانە بۆی دیار نەبن ئەوە تێبینێکمەوە السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليك السلام ورحمة الله وبركاته باوکی ئەمیر لە چەمچەماڵ سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت خامۆش لە هەڵەبجە سڵاوت لێبێت فەرموو خامۆش لە هەڵەبجە فەرموو باشی بەڕێزم سڵاو لێبێت زۆر سپاس بۆ ئێوە کاک خامۆش فەرموو رەزایی یاری دامەزانی کەناڵەکەتانەکەم گیان فەرموو وڵی بۆ چوونی من ئەوەیە ئەم بەرنامەی ئێوارانە لابن کام بەرنامەیە ئەم بەرنامەیە ئەمەی هەموو ئێوارەیەن ئارتی و یەکگرت و ئێوە خەڵک کاکە خەڵک بێت دانیشت و هەر شەڕە جوێن و بەتاڵ و ئەم شتانەیەگە ئێوەش بە سڵوار زۆر باشە کاک خامۆش پێشنیاری بەڕێستان لە جێگەی ئەم بەرنامەیە چی دابنێ کاک خامۆش گوێ لە منە لە شوێنی بەرنامەکە چی دابنین ئێمە ئەم سەکۆیە ئەم مینبەرەمان لێرە کردوتەوە بۆ ئەوەی کە بەڕێستان ئاوا بەم شێوازە بە شێوازێکی جوان هەر سەرنجێکت هەبوو لە کۆی کای حکومڕانی یاخود لە ستەنانە لەسەر کەناڵەکەش بێگەێنن بەدیلی ئەمە بەڕێستان چیتان مسلمان جوانی بەڵێ یعنی بەڕاستی کابرا دانیشتە لە ماڵەوە ئەم وەختە فریانەی پێیتر بە ئارەزی خۆی جوێن بەمەدا جوێن بەوەدا بۆ کاباسی ئەوەکە ئەمە چی حیچ سوودێکی نییە بە قورئانەوە من لە 2023 تەلەڤیزیۆنێکم بکەیەوەش پێیان دروست بوون زۆر باشە کاک خامۆش حیچ سوودێکی نییە ئەگەر سوودێکی بێ دەستخۆش دەبەست بەخوای شتێکی کاک خامۆش ئەمە سوود نییە ئێستا بەڕێستان ڕاستەوخۆ لە شاشەی پێیامەوە ئەم سەرنجە دەڵێن و ئەم تێبینی ڕاستەوخۆ بەبێ پێچ و پەنا دەگەێنن بە ئێمە ئەوە سوودە بەڵێ خۆەوە بەس کاکە باوکی خامۆش سپاس بۆ پێشنیارەکەت من 100% لەگەڵ هەر نییە باوکی گوێن و شتیوە ئەگرێ پیاخی دەخۆیەکات کاک خامۆش 100% لەگەڵ جەنابتانم هیچ ئیشێک هیچ کارێک بەبێ کەم و کورتی نییە هەموو لایەنێک داواتان لێ یەکەم ئەم بەرنامانە بەخوا سوودی نییە ئەمجا بەدارێکی ئەوە زۆر باشە بەرنامەیەکی جوانتر دابەزێن بە خۆتانە سپاس بۆ کاک خامۆش لە هەڵەبجە حتمما هیچ بەرنامەیەک بەبێت تێبینی نابێت ئەم بەرنامە و بەرنامەکانی دیکەش حتمما بەڵام هیچ شتێک نییە قاعیدێک بە مطلقی شتێک ڕەت بکرێتەوە بڵێ ئەمە 100% باش نییە ئەگەر باش نەبووایە هەر خۆی کاک خامۆش ئاماژەی پێکرد لە کەناڵەکانی دیکەش ئەم سەکۆیە کراوەتەوە بۆی کە ڕاستە و خۆ لە شاشەی کەناڵەکەەوە هاوڵاتیان هەر سەرنجێکیان هەیە لە هەر ئاستێکی کۆمەڵگەدا بن بتوانن بەشداری بکەن وە سەرنج و تێبینەکانی خۆیان لەسەر کۆی حکومڕانی بڵێن هاوکارانم ئەگەر پێم بڵێن کەیترم لەگەڵە سوپاس بکە خامۆش باوکی یاسۆ لەکوێوە
باوکی یاسۆ لە بەردەڕەشەوە سڵاوی خۆی گەورەت لێبێت. باوکی یاسۆ فەرموو بەڕێستان چیتان هەیە لەسەر السلام ورحمة الله وبركاته. سلااو لە ئێوەی بەڕێز و خۆشەویستی سەلااو لەو تاسوانە ئەسەنگ و ڕەنجینە. سلااو لە تەواوی کارمەندانی کەنالی ئاسمانی پەیام. سلااو لە تەواوی بینەرانی کەنالی ئاسمانی پەیام. سپاس بۆ جەنابتان. سلااو لەو کەنالە ڕەسەنە ئیسلامیان کە یەکەمین کەنالی ڕەسەنی ئیسلامی لە کوردستان جێگەی دەستخۆشی جێگەی دڵخۆشی هەموو مسلمانانە لە جیهان لە کوردستان لە مسلمانان بەتایبەتی. پێشنیارم بەڕاستی بۆ کەنالی ئاسمانی پەیام یەکێک لە پێشنیارەکان ئەوەیە کەنالەکە کەنالێکی هەواڵی و زانیاریە، بەڵام هیچ زەونەیەکی هەواڵی ئەخباری بە شێوەزاری بادینی نییە. پێما ئەوە جۆرێک لە نەفس و کەموکوڕیە لە کەنالی ئاسمانی پەیام. بۆ پێشنیار دەکەم بەڕاستی گرنگی زیاتر بدرێت، چونکە بەڕاستی یعنی بینەری خۆی هەیە لە دەڤەری بادینە لە لای بەردەڕەش بە شێوەزاری بادینی پێما خاستن لەو ماوەی کەوا کەنالی ئاسمانی پەیام ڕۆڵێکی کاریگەری هەبوو لەسەر دەستگیرکراوانی بادینات ڕۆژانە هەواڵی نەبوو. ئەگەر ئەو هەواڵان داهاتوایە بە شێوەزاری بادینی باە پێما کاریگەری خۆی زیاتر بوو. بەڕاستی ئەمەش پێویستە لە کەنالی ئاسمانی پەیامدا هەبێت. زۆر سپاس بۆ پێشنیارەکەت. پێشنیارێکی دیکەت هەیە؟ پێشنیارانەی کە لە سۆشیال میدیاش لە ساڵیەتی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام خۆشەویستانێکی زۆر پێشنیاریان کردووە. حتمەن کە بەڕێزان لە ئیدارەی پەیام هەروەها لە ستاف گوێبیستی ئەمە بن حتمەن دەبێت ئیشێک لەسەر ئەمە بکەن و پێشتریش وابزانم قسەی لەسەر کراوە. کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرونەوە سڵاوی خوات لێبێت. بەڕێستان سەرنج و تێبینی چیتان هەیە؟ بەرنامەکەم لێ دەکەم. زۆر سپاس کاک عەبدوڵڵا. پیرۆزبایی خۆمان ئاراستەی کەناڵەکەتان و هەموو کارمەندان و سەرسافی بەرنامەکەتان دەکەم. ڕاستی کەناڵێکی پێشکەوتووە وەتی کەناڵی پەیام هەیە بە زۆری ئێمە بە زۆری گوێگری کەناڵی پەیامین. بەڕاستی ڕاستیەکان دێنە پێشەوە لەگەڵ دەنگی هاوڵاتیانە. ئەم برایەکە دەڵێ وەڵی پێویستە شتێکی گۆڕن وەڵا برا ئەو کۆنتراوانەی مام جەوهەری وەکو ئامۆژگارێکی زۆر زۆر چاکە خۆی تەشکیل نیە و هیچ نێودانیش نەبوو. دەستخۆشی لێ دەکەم بۆ مام جەوهەری بۆ هۆدراوە جوانانەی کاک عەبدوڵڵا جێگەی شانازیە. کاک عەبدوڵڵا کاک خاموش دەڵێ ئەمە قسەی ناشرینی تێدا دەکرێت. تاوان ئێمە نەمان هێشتووە هیچ کاتێک لە ڕێگەی شەشەی پێم و هاوکارانیش نانێشتوە قسەی ناشرین بڕوان مەگەر بەسەرماندا تێپەڕی بێت. لەگەڵ ئەوەی نیم. بەڵام لەگەڵ ئەم هەموو قەیران و ئەو هەموو خەم و خەفەتە هەیە، یعنی هاوڵاتی کە مینبەرێکی ئاوا نەبێت کە دوو جار دوو قسەی تێدا بکە و ناخی خۆی خاڵی بکاتەوە دوجار دەبێت چی بکە بەڕایتەوە؟ وڵا جاگە ئەمە نەبێت دەبێت سەیری فلیمی ئەولاولای کە بکەین جا بۆ هەتا فلیمە ئاینەکەت ئەو کەناڵە ئاینە هەبێ و بەڕاستی جێگەی خۆشحاڵیە بە زۆری خەڵک ئەوەی تۆزەک ڕوو لە دیانەت بێ گوێ لەو کەناڵی دەگرێت بە زۆری نابێت سەر کەناڵەکانی کە بۆ ئیخبار ڕاستەکان بۆ دەنگی هاوڵاتیان کاکە بۆ خۆپیشاندانی کە دەبێت قوڕ بەسەر داوای مافەتی خۆی دەکا پێویستە کە ڕاماڵی خۆپیشاندانەکان بکەی خۆ هیچ ئێوە تەژویرتان نەکردووە نێوتان نەداوەتە ناتەژویری خۆپیشاندانەکەتان کردو و ڕاستەکان دەکەنە بەرچاوی جەماوەر و کار بەدەستان بەڵکو تۆزە بەخۆیان دابژنەوە ئاوڕەتی لە شەعبوونیتەکەی بدەنەوە بەزەیەکیان بە شەعبدا بێتەوە بەڕاستیەکەی ئەم سەرکردانەی ئێمە پێغەمبەرانمان درودی خوان لەسەر بێ کەمیان هەبووە گە شوانیان نەکرد بێ میلاد بەلام کە شوانی ئاژەڵی کرد چونێ بەزەی بە ئاژەڵەکەیدا بێ هەز بە بەرساریکی نواتەی دەکا بەڵام ئەمان لە پڕێک بوون بە کوڕێک چونێگە شوانیان بکردە هەستیان بە بەرساتی شەعب و میلەتەکان دەکرد هەستیان بەوەی دەکرد خەڵک بێنانە بێ ئاوە بێ کارەبایە بێ مەعاشە ئەو هەموو دەرچووی زانکۆ و پەیمانگەی دەسوڕێتەوە بەبێ هەزارەها لە دەریای ئیجەی داخنکە هەزارەها لە بیلاڕۆز ئەوە داماوە ڕاستی پێویستە ئاوڕێکی لە شەعب و میلەتەکەی بدەنەوە کەباری بەشخمانۆزان پێ 6 ساڵە قەترێ نەوتمان وەرنەگرتووە کاگە لەسەر دەریای نەوتین ئاوڕی لە شەعب و میلەتەکەی بدەنەوە سەرکردە بە ڕێزەکانمان ئێوە پیاوی بەڕێزە بنەماڵی قەدیمن
لە باو باتیرانتانەوە بۆتان بەجێماوە بەڕاستی حکومەت دەبێت باوکی میلەت بێ بەڵام کام باوشێک وەڵام زەر باوشێک باشترە و دەستخۆشیت کەناڵەکەشتان سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرون وەڵڵا من حەزم دەکرد یەک بە یەک زۆر قسەتان لەگەڵ بکەم لەسەر هەموو تەوەرەکان بەڵام تەوەری سەرەکی ئێمە پێشنیارەکانی ئێوەیە بۆ ساڵێتی نوێی کەناڵی ئاسمانی پێم حەز دەکەم ئەو بەڕێزانەی کە پەیوەندی دەکەن زیاتر لەسەر ئەمە بڕۆن حەز ناکەم وەڵامکاری تێدا بێت هەر بەڕێزێک سەرنجێکی هەیە ئێرە بەرنامەی بۆ دانراوەکە بەڕاستی سەرنجەکەی خۆی بەو پەڕی ڕاشکاوی بڵێت وە ئێمەش و کەناڵەکەش بەوە دەوڵەمەند دەبێت نەک قسەی خۆیان هاوڵاتیان بشارنەوە باوکی هاڕون لە کەرکووکەوە فەرموو عەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵا باوکی هاڕون لە ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پێیان بەڕێزتان چیتان هەیە زۆر سپاس باوکی هاڕون تا چەند سەیری بەرنامەکانی کەناڵی ئاسمانی پێیان دەکەیت تا چەند سەیری هەواڵەکانی دەکەیت چ تێبینیەک تێ لەسەری پێت باشە چی بۆ زیاد بکرێت بەڵێ بسم الله الرحمن الرحیم دەستخۆشی لە جەنابتان دەکەم و دەستخۆشی لە یەکەی کارمەندان دەکەم و دەستی ماندووبوونیان دەکوشم و دەستخۆشیان لێ دەکەم خوا خێریان بسێ ماڵتانەوە بێ خوای گەورە سەرکەوتووتان کە زۆر سپاس حتما ئەو ئیشانێک کە دەکرێت برای بەڕێزم بەبێ کەم و کوڕی نابێ و بەبێ کەم و کورتی بڕێوە ناچێت چکە ئەوەی کە بێ کەم و کورتی ئیلا خوای گەورەیە جەلە جەلالوه بەڵام ئەوەی کە من تێبینی لێ دەکەم لە بەرنامەکەی جەنابتان ئەو کەسانێک کە بە پەیوەندی وەری دەگرن پێشنیارم ئەوەیە لە دەقەیەک زیاتر کاتیان نەدەنێ 6 ثانیە زۆر باشە هاوکارانم پێم بڵێ نەگەر هات و منیش لەم بەرنامەیە دەکەم ڕۆ لەگەڵ بینەرانی خۆشەویستم زیاتر کاتم پێیاندا ئاگادارم بکەنەوە بەڵێ 6 چرکەکەی بەڕێستان ماوە هاوکارانم ئەگەر پێم بڵێن دووەم بەرنامەی مناڵەتان تۆ زۆر لاوازە پێم باشە بەرنامەی مناڵان ئەگەر بکەن ئەو کاتە زۆر باشە بۆی کار لە جەنابەت نەگرم لە خەڵکی تریش نەگرم من هەردوو پێشنیارمە بۆ خوای گەورە سەرکەوتووتان کاو سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه کاک ئاوەد لە سلێمانی پەیوەندی دواتر چێمان لەگەڵدا هاوکارانم ئەگەر پێم بڵێن کاگاوت لە سلێمانیەوە ئەوەی تر باوکی هاڕون لە کەرکووکەوە بوو کاگاوە سڵاوی خوای گەورەتان لێبێت لە سلێمانیەوە چ پێشنیارێکتان هەیە بۆ کەناڵی ئاسمانی پێیان لە ساڵێکی دامەزراندنی کاگاوت سڵاوی خوای گەورە لە جەنابیشتان بێت ئەمڕۆ کەناڵی ئاسمانی پێیان 13 ساڵی تەواو کرد و تەمەنی ناوەتە ناو ڕۆژەکانی سەرەتای چواردەمین ساڵی تەمەنی بەڕێستان پێتان باشە لە کاری نوێیدا پەیامیش لەسەر چی بکات سەرتا چەپکڵی پیرۆزبایی لە بەڕێستان و لەسەر جەبکارمەندانی کەناڵی پەیام ئەکەمەڵایی من تەنیا بۆ یەک پێشنە پەیوەندیم کردووە بەڕاستی ئەم بەرنامانەی ئێوە و ئێناقتی و سپێدا خەڵک ناخی خۆی بەتاڵەکاتەوە لەم هەموو خەمەخەفەتەیە جاداوەکەم ئێوە ژۆک و ئێناقتی و سپێدا ئەم بەرنامە بکرێتە بەرنامەیەکی ڕۆژانە هەر ئەو پێشنیارم هەبوو زۆر سپاسانەکەم سپاس بۆ کاک ئاوەد لە سلێمانی سپاس بۆ سەرنجەکەت کاک سەردار لە ڕانیەوە کاک سەردار باشی سەوتی تەلەڤیزیۆنەکەت کەمێک کەمکەی بۆی کە بە سافی گوێمان لە دەنگت بێت ماشەڵڵا دەنگی زۆر دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم پیرۆزباییشتان یەکەم زۆر سپاس مەمنون کاک سەردار دەمێ بزانم کە بەڕێستان چ پێشنیارێکتان هەیە لە ساڵیادی وڵای پێشنیارمە ماوەی منداڵانتان هەر نییە نی کەناڵەکەمان کەناڵێکی سیاسی خەبەریە لە ئێستادا دەزانم سیاسیە بەس هەر هەبێ باشترە بێت زۆر باشە ئەمە ئەگەر بران گوێبیستی بن هەوڵدن سەرەمەش بکەن هاوڕێ و هاوتەمەنیشم بووی لەمەکەوێ پێکەوە بووین زۆر باشش دەکەم کاک سەردار من و تۆ بەیەکەوە بووین لە مەرحەلە چەند هەرچەندە شوێن بەڵە لەمەکەوێ دەمان خۆن بەس دەمێکە نەمدیوێەوە خوای گەورە پاداشت داتەوە من هەر گوێم لە دەنگت بوو زانیم دەنگت خۆشە دەستم کردم دەنگە غەریب نییە خۆشحاڵم کاک سەردار کاک ئازاد زۆر خۆشحاڵ کردن بەڕاستی من هەمیشە سەربەرزم و هاوڕێیانی کە لە خوێندن بەیەکەوە بووین کاک ئازاد لە کەرکووکەوە کاک ئازاد فەرموو السلام علیکم عەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵا کاک ئازاد سڵاوی خۆی گەورە لە بەڕێزتان بێت لە ساڵیادی کەناڵی ئاسمانی پێیام
دەمەوێت سەرنجی بەڕێزیشت بزانم پێت باشە کەناڵی ئاسمانی پێیام لە داهاتوودا ئیش لەسەر چی بکات؟ پیرۆزبایی ساڵیادی کەناڵەکەتان دەکەم. سپاس دەکەم. وادارم سەرکەوتوو بن. خی گەورە پاداشتان داتەوە کاگازات تا چەند لە ئەدای کەناڵی ئاسمانی پێیام لە ڕابردوو ڕازی بوون ئێوە؟ کاگازات دەنگی من بە تۆ ڕاستی کەناڵێکی بەرچاوە ئەنی دیارە زۆر ئیتیمانی بە مسلمانان داوە ینی لە ڕووی بەتەکیت ئاینەوە بەس بەرنامەی مناڵان دوادانی ئەگەر بتوانم بکرێن مەجارتان هەبێ بەرنامەی مناڵان زیاتر پێشکەش بکەم. بەڵێ سپاس بۆ کاک ئازاد لە مەعاناتی خەڵک بچنە ناو خەڵکەوە ینی زۆر سپاس. مەعاناتی خەڵک چیە مەسەد زۆر باشە کاری ڕۆژانەی خەڵک لە هەموو شار و شارۆچکەکان بۆ نمونە لە کەرکووکەوە هەر زۆر زعیفن دەوڕوێەوە. کاگازار لە کەرکووکەوە سوپاس بۆ پەیوەندیەکەت سوپاس بۆ پێشنیارەکانت تەبعاً کەناڵی منداڵان یەکێکە لەو کەناڵانەی کە لێسەدا کۆمەڵگەی کوردی کە بە ئاخارێکی خراپدا لە ڕووی میدیایی دەڕوات پێویستە کەناڵێکی دیکە هەبێت کە ئەم ئاخارە خراپە بە ئاخارێکی باشدا بێتەوە بۆ ئەمەش لە بناغەوە بەڕاستی بۆ پەروەردەکردنی منداڵ کەناڵێکی پەروەردەی منداڵانە تێبینیەکەتان 100% تێبینیەکی جوان و دروستە بەڵام ئەمەش کولفەیەکی زۆر و پارێکی زۆری دەبێت. دایکی سوهەیب لە کوێوە لەگەڵمان بوو چەمچە ماڵەوە دایکی سوهەیب سڵاوی خی گەورەت لێ بێت بەڕێستان دەستخۆشی بەرنامەکە لێکەم زۆر سپاس پیرۆزبایی کەناڵەکەشتان لێکەم زۆر سپاس بۆ ئێوە. وڵی من پێشنیارێکم هەیە ئەگەر بەگوێمان بکەن ئەوش بەرنامەیەکی تەندروستیتان هەبێت هەفتانە بێت هەر ئێمە پەیوەندی ڕاستەوخۆ وەربگرێت بسیار بکەین لە دکتۆرە بەڕێزەکان. جوانە دایکی و سوهەیە بەوەی کە من زانیاریم هەبێ بەرنمەیەکی تەندروستی زۆر باشمان هەیە تەندروستیتان هەیە بەس ڕاستەوخۆ نییە. ڕاستە بەرنمەکە ڕاستەوخۆشە بەڵام پەیوەندی وەرناگیری وەرناگیری ئەمە پێشنیارێکی پەیوەندی وەرگرین باشترە ئێمە هەر هینێکمان هەبێ پرسیارێکمان هەبێ ئارۆستەی دکتۆرە بەڕێزەکانی بکەین. زۆر ڕاستە لەم بابەتەدا پارەی ئایادەکەش دەگەڕێتەوە گەر وەڵامەکەمان دەستکەوێ وانە دایکی سوهەیب بەڵێ هین داواکاریی تریشمانەیە ئەگە کەناڵێکی مناڵان هەبێت ئیسلامی بێت زۆر زۆر باشە کەناڵی هینتان هەیە کەناڵی بانگەوەستان هەیە کەناڵی پەیامیش هەیە هەواڵشتی هەیە بەرنامەی وەرزشیمان هەیە دەستخۆشیتان لێکەم بەس ئەگە کەناڵێکی مناڵان هیدانێن ئیسلامی بێت زۆر زۆر باشتر. وڵا تەمەنا دەکەین دایکی سوهەیب بەڕاستی ئەمانە هەموو خەونن کەناڵێکی منداڵان کەناڵێکی دراما کە بۆ پەروەردەی گەوران پێویستە کەناڵێکی سیاسی سەرف سیاسی کەناڵێکی ئاینی پەروەردەی ئەمانە هەمویان زەرورەتی کۆمەلگان چونکە ئەم پەتاو نەخۆشیە کۆمەڵاتی و ئاینیانە ڕووی لە کۆمەلگەی ئەمە کردووە بەداخەوە لە ڕێگەی میدیاوە ئیشی لەسەر دەکرێت پێویستە میدیایەک هەبێ بەدیلی ئەمانەمانە ڕاست بکاتەوە بەڵام ئەوەندەی کە ئێستا ئەوەی کە من ئاگادار بم تاقە و تواناکە هەیە هەر ئەوەندەیە دوعای خێرکەن ئینشاڵڵا بەڵکو ئەمانەش دەستخۆشیتان لێکەن ئینشاڵڵا خی گەورە پشتوپەناتان بێ خی گەورە بەردەوامی بدات بەم ڕۆتە ئیسلامی ئینشاڵڵا. زۆر سپاس بۆ دایکی سوهەیب. باوکی محەممەد لە ڕانیەوە باوکی محەممەد فەرموو. سلام علیکم برایەکەم. وعەلەیکم السلام وەرەحمەتوڵڵاه. باوکی محەممەد لە ڕانەی خۆشەویستەوە چی پێشنیارێک هەیە؟ عەلەیکە السلام وەرەحمەتوڵڵاه. من دەستی ماندوو نەبوونتان دەکوشم بەڕاستی هیچ پێشنیارێکم نییە وەکو ڕەخنە تەنها ئەوە نەبیتن من بە هیوای تەمەندرێژی لە بۆ کەناڵی پەیام لە بۆ کەناڵی NRT لە بۆ کەناڵی سپێدا بەڕاستی سێ کوچکەی ئۆپۆزیسیۆنی نمونەیینە من لە کەناڵەکانی تریش باسی جەنابتانم کردووە هیوادارم ئەو سێ ئۆپۆزیسیۆنە تەنسیقیان هەوی وەکو برا بێنە مەیدان و داوای مافەکانی خەڵک بکەن ئەوە لەلایەک هیوای تەمەندرێژی بۆ هەموو کەناڵەکانی ئۆپۆزیسیۆن دەخوازم
باوکی محەممەد دەمەوێت ئەوەش بە لە جیاتی جەنابتان وەڵامی ئەو بەڕێزانە بدەمەوە کە داوای بەرنامەی مناڵان و ئەوە دەکەن ئەو کەناڵە ئەوە پێشکەشکار بە کوردی و بە کورتی پێتان دەرێ خەبەرێکی سیاسیە کەناڵێکی هەواڵی سیاسیە ئەگەر ئێوە داوای بابەتی مناڵان دەکەن فەرموون بیگۆڕن لە بۆ کەناڵی کۆمەڵەوە کەناڵی کۆمەڵ ئافلا کارتون و چەند ئیشتی بابەتی مناڵانی هێدایە هیوادارم پێشنیارەکانتان لە شوێنی خۆی بێ لە بۆ کەناڵی پەیام پێشنیارێکی تریش کاکە ناوی جەنابیشم نازانم بۆ مورام کارزانی برا من برای بەڕێزم من پار ئەو وەختانە من داوای ئەوەم کرد ئەو بەرنامەیەی جەنابێت بە پێچەوانەی هەندێک بەڕێزی تر کاتی زیاد بکرێتن کاتی زیاد بکرێ بە هەموو ڕۆژەکان لەبەر ئەوەی من دەڵێم هەموو کەناڵە حیزبێکی سیاسی لە پشتە هەر حیزبێکی سیاسیش لە پاشەڵی سیاسی خۆی نەترسێ بەرنامەیەکی ئاوای دەبێت بەڕاستی ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی ئەو حیزبەی کە لە پشت کەناڵی پەیامە ئامادەی ڕخنەی جەماوەری تێدا هەیە ئامادەی گەیاندنی دەنجی خەڵکی تێدا هەیە دەیسەلمێنێ ئەبەوەی کە پەیام دەنجی خەڵکە دوان خەڵک دەدوێنیتن نەوەک ئەو بەرنامانە نەمینێ بەڕای من ئەگەر حیزبەکانی دەسەڵات تۆزێک لە خۆیان ڕادەبینن و دەیانەوێ ڕووی ڕاستەقینەی خۆیان لە دەنجی خەڵکەوە ببینن با بەرنامەیەکی ئاوا دەبین ئەگەر ئازانە زانە چۆن قەیسەریان لێ دەکەین بە کونە مشت من ڕام وایە ئەو بەرنامەیە کاتەکەی بکرێ بە هەموو ڕۆژان من دەستخۆشی لە NRT دەکەم کە هەموو ڕۆژەیەتی لە دووی لە سپێدەی دەکەم هەفتەی 5 ڕۆژێتی ئەو لە جەنابتان کە هەفتەی 2 ڕۆژەتانە بەڕاستی کەمە خەڵک تینووی بەو 2 ڕۆژە ناشێ لەو مینبەرینگۆوە دەنگ و ناڕزایی خۆی دەڕێتن ئەو لەگەر ئەو برای پێشەوەتریشم کە بەرنامەکە کرا بە هەموو ڕۆژانە هەر پەیوەندیکەرێک با کاتی 1 دقیقە هەبێ بۆی زیاتر بەڵێ سپاس بۆ باوکی محەممەد لە ڕانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێزت باوکی هەردەم لە کۆیەوە سڵاوی خۆی گەورە لە تۆ بێ باوکی محەممەد هەموو تێبینیەکانت گەیشت بە تەکید دەمێکە باوکی هەردەم لەسەر پێشنیاری خۆت لەسەر خەڵی پەیوەندیە بزانم بەڕێزیان پێشنیارێکی جوانیان هەیە وەکویەوە باوکی هەردەم سڵاوی خواتان لەبێت زۆر سپاس فەرموو وعليك السلام ورحمة الله وبركاته باوکی سپاس دەکەم هیوادارم وەک کاک مەحموود ببین لە پێشکەشکردنی وەڵا من هەندێک پێشنیارم هەیە یەکەم پێشنیارم ئەوەیە لە کۆیا پەیامنێر تانیە پەیامنێرێکمان هەبوو ویشتام بۆ سلێمانی کاگڕامیار کاگڕامیار پێویستمان پێبوو لێرە تۆزێک سەنتەرترە ئەگەر داوای بە عریزەیەک بۆتان دەنێرینەوە هیوادارم پەیامنێرێکیان ئەومان بۆ بنێرەوەیان پەیامنێرێکمان بدانن لە کۆ سنووری کۆیە ئەوە پێشنیاری یەکەم ئەمە پێشنیاری یەکەم پێشنیارێکی جوانە سنوورێکی بەرفراوانە بەڕاستی پێویستی پێی هەیە پێشنیاری دووەم پێشنیاری دووەم وەکو برای لای بەردەڕستی هەواڵی بادینی تان نییە پێشتر هەواڵی عارەبی هەبوو هەواڵی بادینی هەبوو ئێستاوانەتان نابردووە ئاخی وا هەواڵی عارەبی شەبێ یعنی ڕۆژێ نیم سەعات هەر هەبێ زەرورە بەڕاستی لە دەوڵەتە چین نیسا عارەبیشمان لەگەڵە و هاڵاتی عارەبیشمان هەیە ولا گەندەڵیەکانیش وڵا حکوومەتی عێراق تێبدا لەوێ بیگوازنەوە یعنی ئەوە دەتوانێت شتێکی باش بێ زۆر باشە باوکی هەردەم چی تێبینێکی دیکە پێشنیارێکی دیکەت هەیە باگشتی دەمێت پێشنیاری ئەوەشم هەیە یعنی بەرنامەکە بۆ خۆی هەفتەی ڕابردووە ئەزام بوو کاک مەحموود یعنی نیم سەعات بەشێش کرد حەوتنی بوو کۆتایی بێنە کاکە بە پەنجانەخە هەر ببێ بەرنامەکە کە هەموو ڕۆژێش نەبێ هەفتەی 2 ڕۆژیش بێ بەس 50 دقیقە درێژ بکرێتەوە بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت کاک مەحموود جارێکی دیکە لە سی کۆتایی پێمەهێنن بالانی کەم 45 دقیقە 50 دقیقە بڕوە وڵاتیان بەرنامەکان خۆش دەوێت کاکە دایانەوێت قسەی تێدا بکەن دایانەوێت سەرنج و ئەو پەستانە دەرونی لە ناخیاندا هەیە لە بەرنامەکە هەڵی ڕێژن باوکی عەبدوڵڵا لە کەرکووکەوە سڵاوی خۆی گەورە لە تۆش بێت بەڕێستان چیتان هەیە باوکی عەبدوڵڵا السلام عليكم وعليك السلام ورحمة الله السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته باوکی عەبدوڵڵا
دەنگی تەلەڤیزیۆنەکەی لای خۆت کەم بکەی بەرنامەکە یەکەم دەستخۆشین یەکە برعم کارزار سپاس دەکەم باوکی عەبدوڵڵا عەزیزی ئێمن چ تێبینی و سەرنجێکتان هەیە لەسەر ساڵیادی دامەزراندنی کەناڵی پێیان ئەمڕۆ پێی ناوەتە چواردەمین ساڵی تەمەنی دوو کەلیمە قەدیم بڵێم باوکە گیان بەڵێ باوکی عەبدوڵڵا ئەگەر لە ڕێگەی تەلەفۆنەکەتەوە گوێ لە من بگری و منی گوێ لە تۆ بگرم قسەکانمان بەڵێ فەرموو لە باشە باوە گیان ئەڵێ هۆی جوتیاران شەوە هەردەوەن زەم دێرینان تازە کردەوەن سەلامم بە تۆ بەردەوام بە باوکی عەبدوڵڵا سەلامم بە تۆ ئەی برای فەلاح سەلامم بە تۆ فەلای خاوەن سەنوودار کە بیر و باوەڕت تاکە و قسەت ڕاست بەڵێ باوکی عەبدوڵڵا لە کەرکووکەوە سوپاس بۆ پەیوەندیەکەت سوپاس بۆ سەرنج و تێبینیەکانت کاک ئیسماعیل لە ڕانیەوە لەگەڵمانە کاک ئیسماعیل سڵاوی خۆی گەورەتان لێبێ ئەمڕۆ لە ڕانیەوە پەیوەندی باشمان هەبوو سەرنج و تێبینی چیتان هەیە لەسەر کارکردنی کەناڵی ئاسمانی پێیان السلام علیکم وعلیکم السلام ورحمة الله مامۆستا باشم سڵاوی خوا لە تۆ بێ کاک ئیسماعیل گیان من پیرۆزبایی خۆم ئاراستەی کەناڵی ئاسمانی پێیان دەکەم ساڵی یادی ڕۆژی لەسەر ڕۆژی یادی تۆڕانەوەی کەناڵی ئاسمانی پێیان پیرۆزبایی خۆم ئاراستەی کەناڵی ئاسمانی پێیان دەکەم و پیرۆزبایی لە یەکەی کارمەندانی کەناڵی ئاسمانی پێیان دەکەم بەڵێ ڕاستیدا من بۆ خۆم بۆ هەموو خەڵکی کوردستان مسڵمان ئەوەی کە خۆی بە مسڵمان دەزانی قەرزاری کەناڵی ئاسمانی پێیانمە بەڕاستی ئینسان دەبێت بەرامبەر ئەو کەناڵەیە ئینسان دەبێت شەرم بکات بۆ چونکە کەناڵی ئاسمانی پێیان بەو هەموو نەبوونیەی دارایی خۆی و کارمەندانیان بەو هەموو نەبوونەی خۆی کە چەند ساڵە ئامادەن بە گیانفیدایی و بەخۆبەختی ڕاستی خزمەتی ئەو مسڵمانانی کوردستان دەکەن ئەم کەناڵەش بەڕاستی بۆیە وا بەردەوامن بۆیە کارمەندانیان وا بەردەوامن لەبەر ئەوەی ئەوانە کە ئیش دەکەن لە ڕاستیدا پاداشیان هەر لە خوای گەورە دەوێت ئەگەر لە ڕاستی کەس ناتوانێت کەسی پەیوەند دەرێت بەو کەمە پارەی بەو بێ پارەی بەڕاستی ئامادە بێت ئەو ئیش و کارانە بکات وە کەناڵی پێیانیش بە هەمان شێوە بەو بێپارەیە کە بەردەوام بێت و پێم وایە هەر خوای گەورە ئەو کەناڵی ڕاگرتووە ئەگەر نا لە ڕاستیدا بەو کەمە پارەی تا ئێستا ئەو کەناڵە پێمانی ئەوە بەردەوام بێت بەڵێ سپاس بۆ ئینشاءالله بۆی کاتان لێ نەگرم دووبارە پیرۆزبایی لە کەناڵی ئاسمانی پێیان دەکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەی بەرەزیشان کاک ئیسماعیل لە ڕانیەوە ئین ئەجریە ئیلا عەلی الله بەردەوامیش لە ناو کای ئیسلامیدا ئەو قسەیە زۆر شایعەکە دەوترێ جەزاکە الله خەیرەن کاک پۆڵا لە هەولێرەوە سڵاوی خوای گەورە لە جەنابشتان بێت کاک پۆڵا بەڕێستان سەرنج و تێبینی بینەرەکانت لە ساڵیادی دامەزراندنی بەیاندا پیرۆزبایی لە تاک بە تاچی ڕادیانکارانتان دەکەم ئەوانەی پشتیوانیتان لێ دەکەم هیوادارم سەرکەوتوو بن درێغیتان نەکردووە بە لە ڕەچاوکردنی باری دارایی ئێوە گلەی لە هەندێک لایەنەوە ناکەین گلەی چونکە توانە داراییەکانتان دیاریکراوە پێامنێتان لە ڕووداوەکان و لە شوێنەکان ئێمە گلەیمان لەوە نییە بەڵام وەکو تاکێکی کوردی نەتەوەی مسڵمان پێشنیارم بۆ کەناڵەکەتان ئەوەیە کەسایەتی کورد ئێستا خەریکە دەڕوخێندرێ کەسایەتی لاواز دەبێ دەڕوخێندرێ لە ئاستی پارێزکاریکردن لە ناسنامە نیشتیمانیەکەی نەتەوەیەکەی لە ڕووی زمان کەلتور کەسایەتی پێشنیارم بۆ ئەو کەناڵە توانەی ئێوە و هیوادارم بگایە بەردەستیانان و بڕیادەرانیان تایە بەرنامەیەک بدێن
بۆ بەرزکردنەوەی کەسایەتی تاچی کورد چونکە ئێستا کەسایەتی تاچی کورد بە ئەنقەد بە مەبەست دەڕوخێندرێ بۆ نمونە بە هاتن و هاوردەکردنی دەیان و هەزاران ئەو عەرەبانەی کە کەلتوریان لەگەڵ ئێمە جیاوازە هیچ شتێک بە ئێمەیان نابەستێتەوە نمونەیەکت بۆ دەینەوە تابلۆکانی شوێنەکان ناونیشانی دوکانەکان تەنها لە پێناوی پارە سەرڕایبوونی بڕیاری حکوومەتی هەرێم و پەرلەمان کە دەبێت تابلۆ ناونیشانەکانیان سەرەتا بە زمانی کوردی بێ ئینجا بە زمانەکانی کرد ئێستا لە هەولێر پێتاوانە بۆتەوە ڕۆژ بەڕۆژ تابلۆکان زمانەکان دەبتە زمانی عەرەبی و گوناحیش نییە ئێمە کە ملەتێکی کوردین خوا ئێمەی بە کوردبوون خەڵقیدەوە کەواتە دەبی کەفایەتیمان بپارێزرێ خۆمان بپارێزرێ نەک خۆمان بکەینە قوربانی نەتەوەکانی بۆیە داواتان لێ دەکەم هەفتانە بەرنامەیەکتان هەبێ پسپۆڕان لە بواری دەروونزانی کەسایەتی کۆڕناس یاوی زاینی چۆن بتوانانی کەسایەتی چاچی کورد بەهێز بێ داڕوخاو نەبێ لە زۆک نەبێ کە ئێستا بەزاخۆ من بەلاوازی تێدەگەم چونکە برای بەڕێزم کاک کازان من هەمیشە سەیر و ڕاگەیانەکان دەکەم چونکە لە پێشکەوتندان دەبێ ڕۆڵی زانکۆ ببێنن هەر کەناڵێک وەکو زانکۆ من تەماشای دەکەم کەواتە کێشەکان لە ڕووی زانستیوە لە ڕووی کۆمەڵایەتیوە لە ڕووی ئاینیوە وەکو زانکۆیەک بێگومان وایە بێگومان کاک پۆڵا بێگومان وایە هەموو ڕاگەیانەکانەوە جێنداییکێکی لەسەر دەکەن لە زانکۆیەک زیاتریش کاریگەریان لەسەر کۆمەلگا هەیە سوپاس بۆ سەرنج و تێبینەکانت زۆر زۆر سوپاس باوکی عەبدوڵڵا لە هەولێرەوە لەگەڵمانە باوکی عەبدوڵڵا سڵاوی خۆی گەورە لە ئێوەش بێت بەڕێستان چیتان هەیە سڵاو لە جەنابیش مامۆستا کازان زۆر سوپاس دەستخۆشیتانی دەکەم سپاس بۆ ئێوە خوای گەورە بەردەوام زانکە لە سکار و ئیشی باش ئینشاءالله سپاس بۆ بەڕێستان تێبینی سەرنجیشیتان وەڵڵا مامۆستا کازان من زۆر حەز دەکەم لەسەر بابەتە گشتیەکان ئەوەی پەیوەندی زۆر بە هاوڵاتیانەوە هەیە وەکو ئەو شتانی ڕۆژانە باو بژێوی ژیانی خەڵکی لەسەرا زۆر بەرنامەکان لەسەوەی لەبەرەوە گشتیە هەمووی دەگریتەوە ئیمکانە گە سیاسەت بیتن بەشێکی لەولایان بەشێکی لەولایان بەشێک بەڵام ئەگەر لە بۆ خەڵک بی هەمووی دەگریتەوە دەستخۆشیتانی دەکەم ئێستا زۆر کار هەیە کە دیتان دەستان خۆش بی ئەو بەنزینە و نەفتە خۆراکە موضوعی بایعیەکانە زۆر خواردنی زۆر خراپتە و زیادەکرێت خاصەن برنج ئار یان مەسەلەن وەرگرتنی پارەکان لە بایعک لەو بایعک جوایزە 500 750 کەس نازانی چۆن دانراوە یانی سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی عەبدوڵڵا باوکی ئالان لە سلێمانیەوە دایکی ئالان لە سلێمانیەوە سڵاوی خۆی گەورەتان لێبێت بەڕێستان چیتان هەیە باوکی عەبدوڵڵا بە تەکید قسەکانتان ڕاست بوو بەڵێ سڵاوی خۆی گەورە لە ئێوەش بێت زۆر سپاس لە ساڵیادی دامەزراندنی کەناڵی پەیامدا چ سەرنجێکتان دەستخۆشیتان لێ یەکەم سپاس کارەکانی ڕابردووی کەناڵی پەیام چۆن هەڵدەسەنگێنن لەسەر ئەم دینە و لەسەر ئەم بەرنامەی ئامین ئینشاءالله دایکی ئالان گیانەکەم تا چەند لە ئەدای و شێوازی کارکردنی کەناڵی پەیام ڕازی بوون لە 13 ساڵی ڕابردوودا هەتا بڵێ کەناڵێکی بەڕێزە هەتا بڵێ کەناڵێکی باش هەتا بڵێ کەناڵێکی بە پەروەردەییە هەتا بڵێ خەڵک ئیسپادەی لێ کردووە سوودی لێ بینیوە مناڵی خەڵک ئەگەر زۆر کەم و کوڕی هەبوو بێ ئەگەر هێنابێتی دان نابێ ئەگەر خۆشی حەزی لەو بەرنامەیە نەبوو بێ کە تۆ دایک باوکەکە سوێتی سەری ناچار گوێی لێگرتووە و زۆر سوودی هەبوو بۆ مناڵەکان زۆر سوودی هەبوو زۆر ئیسپادەی هەبوو خوا بەردەوامتان کە ئیشەڵڵا لەسەر بەڵێ بۆ هیوای کە ئەتەنەوە بەبێ مقابلی شتەکەن بەزە پێناوی خوایەکەن بەڵام ئیشەڵڵا خوای گەورە هەر بەقەرارتان نەکە و سەرکەوتوتان نەکە ئیشەڵڵا بە تەکید وایە دایکی ئالان سپاس بۆ پەیوەندیەکەی جەنابتان بانوو لە سلێمانیەوە بەڵێ شتێکت مابوو پەیوەندەکەی داخرایەوە سپاس بۆ دایکی ئالان لە سلێمانیەوە بانوو لە سلێمانیەوە سڵاوی خۆی گەورە لە وەرەز نیشان بێت سلام علیکم علیکم السلام ورحمة الله باشی کاکا زۆر سپاس بۆ بەڕێستان بانوو خان ئێوە چیتان هەیە لەسەر ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام وڵی کاکی گیان بەڕاستی کەناڵە و نەکی یعنی گەمەی پێ ناکرێت بەڕاستی بەردەوام بن خەڵکی کوردستان زۆر بە لەتان ڕازن ئینشاءڵڵا لەوە زیاتر وەختاری بەرنامە زیاتریشتان هەبێت بەڵێ بانوو خان پێشنیارت چییە بۆ ساڵی نوێی پەیام بۆ داهاتووی پەیام کە ئیشی لەسەر بکات
پێشنیاری من بەڵێ ئینشاءالله ئینشاءالله هیوادارین یعنی بەهەم باشترتان هەبێ مامۆستاینەکانمان ئینشاءالله بۆ ئێوە جوانتر و باشتر بۆ ئێمە هەوڵ ئەدەن ئینشاءالله ئینشاءالله بانوخان لە سلێمانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێز کاگارام لە سلێمانیەوە سڵاوی خۆی گەورەتان لێبێت فەرمو کاگارام کاگارام هەموو کاتێکت باش کاگارام سڵاوی خۆی گەورەتان لێبێت بەڕێزتان لە ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پێیام چیتان هەیە چ پێشنیارێکتان هەیە تا بیخینە سەر چاوانمان و بە پێی توانە ئیشی لەسەر بکرێت کاگارام وەڵاهی کاکارزان پێشەی سپاس دەگەم لە پۆست لە کەناڵەکەشێ ئەزیزی ئەوەی کە من بینی بێتم کەناڵەکەتان جێشان نازیە سپاس دەست و چاوتان خۆش بێت لە خۆت و لە هەموو کارمەندەکانیشتان زۆر سپاس کاگارام ئێمە چی بکەین لە داهاتوو بۆی زیاتر ببین بە کەناڵی خەڵک بۆی زیاتر بەداخەوە وەڵامی پرسیارەکەم دەست نەکەوت لە کاگارام بە هیوایی کە بتوانێت پەیوەندی بگرێتەوە کاک کاوان لە عربەتەوە لەگەڵمانە فەرموو سلام علیکم علیکم السلام ورحمة الله کاکارزان سڵاوی خۆ لێت زۆر سپاس لێوە کاک کاوان سەلامەت بیا خۆڵایی پێشنیارم ئەوەیە ئینشەڵا کاری دیزاین وشتی سەر شاشەکەتان خۆبێ بەرەو پێش بەرن بە تایبەتی ژێر نووسەکان وەڵی شکڵەکەی زۆر ناشرینە ناشرینە وەڵی نازانم مەسەل ئەم ڕۆبوارەتانەیە چی بەو هیوای ئینشەڵا بەشی هونەری چاکی بکەن ئەو تێبینانێکە بێ ئینشەڵا ئەنجا بکەنێ توانێ بۆ محەممەدی سەیاسین و ئەحمەدی ئاوەکەڵە ئینشاءالله بەو هیوای کە بەشی هونەری بەڵێ کاک عادل لە کەلارەوە بەڵێ عەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵا الله کاک عادل کاکە هەر لە کەلارە و هەتاوەکو کەناڵەکەتان پیرۆزباییتان لێ دەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم بۆخوای گەورە ئازاسی خێرتان بداتێت کاک عادل ئێمەش هەر لێرەوە هەتاوەکو کەلار سڵاو و ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ ئێوە کاک عادل دەمانێت بزانین کە ئێمە چی بکەین بۆی زیاتر بینە ناودڵی ئێوە بینەرانی خۆشەویستەوە چ بەرنامەیەک یاخود چ شتێک بکەین وەڵڵاهی الحەمدوللا زۆر پێشکەوتون بەڵام من دوو داواکاریم هەیە یەکێکیان فیلمی ئیسلامی ئێرانیەکان تورکیەکان ئەوانەی کە ئیسلامین و خەڵک ئیستفادەی لێەکە پێشکەشکەن بەخشیکەن دووەم زیاتر و زیاتر بچنە ناو خەڵک هەرچە ئێستا باشن بەڵام باشتر زیاتر و ئینشاءڵڵا خوای گەورە پایەبەرتانەکە و زۆر سپاس کاک عادل لە کەلارەوە سپاس بۆ هەردوو سەرنج و تێبینیەکانت بەڕێستان کۆتا پەیوەندی ئەم بەرنامەیە بوون سپاس بۆ سەرجەم بینەرانی خۆشەویست و ئازیزانەی کە پەیوەندیان کرد وەڵی حەز دەکەم بەر لە کۆتایی ئاماژە بە هەندێک لەو کۆمنتانە بکەم کە چونکەەوە ئەدمانداوە لە سۆشیال میدیا کە بیان خوێنینەوە بۆ کەمیشە دەمانەوێت لە سەر وعدی خۆمان سوور بین نەرگس حسێن دەڵێ هیوادارم لە ئایندەدا ئەو جۆرە درامانیان بۆ زیاد بکرێت کە لەگەڵ کەلتوری کوردەواریدا دەگونجێ شان و عەبدوڵڵا دەڵێ خوای گەورە سەرکەوتوتان بکات کەناڵێکی سەرکەوتون سپاس سەردار پاشا دەڵێ زیاتر بیکەنە کەناڵێکی هەواڵی وەکو ناوەکەی وایە گرنگی بە شێوازی کرمانجی بدەن لانی کەم ڕۆژانە دوو گەشتی هەواڵی کرمانجی هەبێت تاوان دیارە لێرەدا مەبەستی لە کرمانجی سەرو یاخود کرمانجی ژوورویە مەبەستی کرمانجی خواروونیە کە سۆرانی خۆمان دەگرێتەوە ئەمە شتێبینێکە زۆر قسەی لەسەرکە محەممەد بەعادین دەڵێ با بەرنامەی سەدای زیارین بە درێژایی ساڵ بەردەوام بێت چونکە زەرورە بەرنمەیەکی ئاینیە دڵدار ئیسماعیل دەڵێت دەستان خۆش بێت هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم پێشنیازەکە مەرچۆنێک بێت شێوازی بادینی بۆ زیاد بکەن ئەمە شتێبینیشی دیکە هاتە سەر تێبینی پێشووتر جەبار مەلا عەبدوڵڵا دەڵێت دەستان خۆش بێت هیوای بەردەوام بوونتان بۆ دەخوازم هێلین عالی دەڵێت دەستان خۆش بێت و سەرکەوتوو بن مژدا ولێری دەڵێت پڕ بەدڵ پیرۆزبایی لە خۆم و گشت کارمەندان و بینەر و بیسەریم کەناڵە جوانە دەکەم پێشنیارێکم هەیە بە بەرنمەیەکتان هەبێت تایبەت بە پەروەردەی هاوسەران بێت بەڕاستی ئەمەش پێشنیارێکی جوانە
دایکی یاهی دەڵێ هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. ئارام محەممەد دەڵێ وەکو پێشتر کار بکەن واز لەوە بهێنن کە تەنها کەناڵێکی هەواڵی بێت بەڵکو گرنگی بە هونەر و عیرفانیت بدەن ئەمەش فراغێکە بەڕاستی دەبێت پڕ بکرێتەوە. فەرهاد دەڵێ دەستان خۆش بێت بە هیوای بەردەوام بوون و سەرکەوتوو بن. بار عەبدوڵڵا هەر بمێنن بە هیوای بەرەوپێشوونی زیاتر ئینشاءالله ئینشاءالله. داود ئەحمەدی ژەڵە دەستان خۆش بێت بەرنامەی وەرزشی و هەواڵی وەرزشی زۆر باشە. دەستخۆشی لەو برانە دەکەین هیوادارین باشتر ببن. محەممەد عەباسی دەڵێت هەمیشە سەرکەوتوو بن لەگەڵ بەڕێستان کاک محەممەد. شەماڵ عەلیش دەڵێت بەرنامەی ئاینی زیاتر بکەن بەو هیوای کە بمان توانی بێت لەم ئەڵخەی بەرنامەی دوانگەی خەڵک ئێرە ببێتە سەکۆیەک بۆی کە ئێوە بدوێنین بۆی کە سەرنجی تێبینەکانی ئێوە وەربگرین و هەمیشە بەرنامە ببێتە سەکۆیەک بۆی کە لە کۆی پرسە جیاوازەکان ئێوە ئەوەی کە لە ناختاندا هەیە هەڵی ڕێژن و ڕاشکاوانە تەنانەت تێبینی لەسەر خودی خۆشمان بێت وەک ئەم بەڕێزانی پەیوەندیان کرد پێمان بڵێن. لێرەدا و بەم جۆرە کۆتاییمان هێنا بە ماڵخەی بەرنامەی دوانگەی خەڵک. بەخوای گەورە مێرەبانتان دەسپێرم سپاس کە لەگەڵ شاشە جوانەکەی پێیان بوون. خواتان لەگەڵ.